ئێمە بە ناوی پارێزگای هەڵەبجە و دیوانی پارێزگاوە بە خێراتنی قۆنسۆلی وڵاتی ئەرمێنیا بۆ شاری هەڵەبجە بۆ پارێزگای سلێمانی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و گەلی ئەرمینیایەکێکە لەو گەلانەی کە شان بەشانی گەلی کورد لە مێژووی خۆیان جینۆساید و نەهامەتی و با بڵێن قڕکردنی دیوە ئەگەر ئەوان 110 ساڵ 111 ساڵەوە پێشواتە 1990 تووشی نامەتی بووبن ئەوە گەلی کورد یا بڵین هەڵەبجەیەکان و دەڤەری هەڵەبجە و شارە زۆرۆرامان لاش تاوەشتا توش بوون ئەوان گەلێکی بەهێزن توانیوانە بن بە خاوەنی دەوڵەتی خۆیان هیوادارین گەلی کوردیش لە ئایندەیەکی نزیکە بە هاوکاری سیاسەتی نێودەوڵەتی بین بە خاوەنی دەوڵەت و بین بە خاوەنی کیانی نەتەوەی خۆمان و ئاڵایەکمان لە نەتەوەی یەکگرتوەکان بشەچێتەوە و هیوادارین بەپێی ئەو مەدالیەی کە پێشکەش ئێمەیان کرد داوایان کرد کە بەهێز بن گەلی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێت لەوەی کە جینۆسایدی گەلەکەمان هی هەڵەبجە هی ئەنفال هی ڕانیە قەڵاتزیە هی هەڵەبجەی 74 بە گەلانی دنیا بناسێنێ و وعدیش عینی ئێمە بتوانین وەکو گەلی کورد بەهێز بین شان بەشانی گەلی ئەرمەنی برامان لە ڕووی ئەو نەهامەتیانەی بەسەرمان هاتووە. So my visit to Halabja has two reasons. ئامانجی من هاتنم بۆ هەڵەبجە دوو تەوەرد لە خۆ ئەگرێت یەکەم وەک کونسوڵی نوێ کە تازە دەست بەکار بووم و لە هەرێمی کوردستان سەردانی پارێزگای هەڵەبجە بکەم لەگەڵ پارێزگار و بەرپرسانی ئەم شارە کۆ ببمەوە بۆ ئەوەی چۆن بتوانین هەماهەنگ بین لە ڕووی کللتوری و پەروەردەیی و سەرچاوی مرۆییەکانەوە لە ڕووی پەیوەندیەکان چی بە ئێمە بکرێت هاوکار بین چیمان پێ بکرێت لەو ڕۆ ئێمە بۆ دام و دەستگاکانی ئەم شارە بکرێت هاوکار بین وەتەوەری دووەم هاتنم بۆ هەڵەبجە بۆ من زۆر گرنگ بووە جێگەی فەخرەکە سەردانی مۆنیۆمنتی هەڵەبجە بکەم و لە نزیک و ئەم شارە ببینم و زیاتر ئاشنا بم بە هەڵەبجە. So the first reason as a new consul general of Armenia in Iraqi Kurdistan just to come to